پلانی من دائما لەگە شای و هەر پەرچێ و زەوقی انشاءالله 2026 هەمووی زەوقی و شای و هەرا هۆریا دەبێت ئەوە تەواوە. کاکۆسرە سڵاو لێبێت دەرێن ساوەکەم برا گەورەی دەرێن شتێک لە چێ هەبی کاکۆسرەت لەوەیە ئەوە چییە کۆپیت هەیە یان هەر یەک بەشەرە کورە هەر ماشەڵڵا بە ئەمرێ خوای لە بازاڕیبی عەفلەبی لەوێن دەرێمە لە ئیسکان عەفلەبی لەوێن دەرێمە کورە لە قەراج و کەندی ناوی عەفلەبی هەر لەوێ لە دەشتی هەولێرە و قوشتەپە و سەردەشتوانە عەفلەبی لەوێن دەرێمە کورە کابرایکی زەوقی ماوزە زۆر خەرەکێ دەرێ ئەرەوە دەبی بێ ئیش بی ئەرە دەبی کورە ناوەڵە ئیش خۆم دەکەم و کاسبی خۆم دەکەم و پارەکی عەرار و زەرار دەکەمە بارکم و هیچ ئەولا ئەولاشتە ئیش خۆم تەواو کردو بە خۆت شاری خۆمانە و بگەڕێ ئارێەوە باش ینی ئیشی خۆت دەکەی ڕۆژانە بە فیستیڤال و ئاهەنگەکانش ڕادەگەی ئاری وەڵە زیادیشە کورا دیەگە مەقسەدت بی ئارێ وەڵا بە هەموو شتێکی ڕادەگەی کاکۆسرە تا ئێستا زەواج نەکردووە ئەمن لە خوای بە زیادی بەرێ وەڵا ئەوە یەکەم جارە لە کنەگۆوە دەرێمە باشە بۆیە ویستمە پرسیارە لێ بکەم لە ماڵێ لێ تووڕە نابن ئەوەندە دەچێت دەرێوان بەجیدێ لێوان نابێت بەخوای ئەوزە خۆی تەمەشاکە یەک شتێ لێرە کە ئەگەر ئەتوو دریویت خیندەوە و دری خۆت خیندەوە چ مشکلەیە ئەستا ئەگەر 10 ساریش نەچمەوە هەروە دەزانین لە مارێمە لەبەرەوەی نییە عنی ڕشی لێمە بتەوە کورن نەک سیقا هەر سیقەی ملیۆن لەسە ملیێنی خەرێکی 100 لە 100 ملیۆن لەسە ملیێنی باشەکەم دەی بێ گەشت و پیاسیان باش دەبێت ئەوە دەگەڕێتەوە سەرە خۆی هەر چێندەری بری ئەمن نارێمنا باشە لە ڕێی بەڵێنێکی پێ دەدەی گەشتێکی پێ بکەیت لە خزمەتم هەر جێیەکی لە ئێستا ڕە لە ڕێنگەوە حساب بکەوا دەتبینیتن لە ڕێنگەوە بەڵێنەکەم پێدا چێندەری عەز لێ بۆم بیبم ئەوە دریم نەشکاند و دەشی بە سەر هەردوو چاوم بە ئەو سەری ساراش زۆر کەس هەیە دەرێ 2025 ئەو هابووە مەسەلەکی عەرەبی هەیە دەرێ ئیلە الفاتمات ئەوەی ڕۆی مرد 2025 ڕۆی مرد کورە 2026 بەخێر بێتن سەر هەردوو چاوم و پلانت چییە بۆ 2026 کورە وەڵی پلانەکان پلان زانیتیا پلانی من دائما لەگە شای و هەر پەرچێ و زەوقی انشاءالله 2026 هەمووی زەوقی و شای و هەرا هۆریا دەبێت ئەوە تەواوە ئەوە خۆشە پلانەکانیش کوڕی من هەرەوەی کاسبی خۆت بکە و پلانەکانیش بە هەمووی ڕادەگەی بەس لە یەک شتیکەش نوێژ و تاعەت و کاری خێر و چاکەش لەبیر نەکەی قەت شتە لەبیر نەکەی ئەمە لێرە ناتانم برێم ئەوەندە خێرەی دەکەم وەچی هەندێک خەرچی ئەوها دەکەم و بەس ئەوە خوا دەزانی خوا دەرێ ئەگەر خێرەکەت بەو دەستەی کرد باو دەستە نەزانی خۆشی خۆ دەردەبڕی خێری خۆش دەکەی ئەوە تاکید ئەدی نوێژ و تاعەت و خێر و خۆشی لە پێش هەر هەموو شتێکیدایە کورە خوا ئەفتکادی ئەگەر ئەوە ئیلا ئەڵڵامان بەکەلک دێ هەی ماڕۆ دادی سوز دەکەی لۆیش نەبەی چاو تا ماز دەکەم و سەر هەر چاو